بە موشەکەکانی گرادی سەردەمی سۆڤێت سەربازانی ئۆکرانیا لە کۆتایی ئەم هەفتەیەدا بەردەوام بوون لە هەوڵەکانیان بۆ وەرگرتنەوەی ئەو خاکەی کە لە خارکیڤ لەشکری رووسیادا گیری کردبوو. لە کاتێکدا سەرۆکی ئۆکرانیا ڤۆڵدەمیر زەلەنسکی ستایشی خولی نوێی سزاکانی کرد کە ڕۆژی شەمە لەلایەنیەتی ئەوروپاوە دژی مۆسکۆ ڕاگەیەنرا. هاوکات داوای پشتیوانی زیاتری نێودەوڵەتی کرد. ئێمە توانای ئەومان هەیە ئەم ساڵ کۆتایی بە دەستدرێژی رووسیا بهێنین. جێک سۆلیڤان ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی ئەمریکا لە بەرنامەی ئەم هەفتەیە کەناڵی ABC ڕایگەیان ئەگەری بەرزکردنەوەی سیستەمی بەرگری ئۆکرانیەکان بە فڕۆکەی F-16 ئەمریکی و تۆپخانەی مەودای دوور لە ئێستادا بیری لێ ناکرێتەوە. لەم قۆناغەدا فاکتەری یەکلاکەرەوە توانایی مانۆری زەمینیە، واتە تانک، زرێپۆشی هەڵگری سەربازان، ئۆتۆمبیلی شەڕکەری پیادە، بەڵام پرسی ناردنی F-16 پرسیارەکە بۆ دواتر. بەڵام هەندێک لە یاسادانەران ئامانجیان ئەوەیە لە ئێستادا زیاتر کارکەن لەو بارەیەوە. نوێنەری کۆماریەکان مایکل مەکۆڵ بە کەناڵی ABC وتووە بەدڵنیایەوە دەتوانین لە پرۆژە یاسای تەرخانکردنەکانماندا بنووسین کە سیستمی چەک لە پێشینەی کارەکانیدا بێت. بەنیازینەوە بکەین. پێم وایە بە فشارێکی تەواو لەلایەن کۆنگرێسەوە لە هەردوو ڕێڕەوەکەوە دەتوانین بیگەێنینە ئۆکراینە ئەوەی بەڕاستی پێویستیانە بۆ برنەوەی ئەم شەڕە. سیناتۆری کۆماریەکان دان سۆلیڤان لە کەناڵی NBC جەختی لەوە کردەوە کە ئەمریکا ناتوانێت بەتەنیا ئەو کارە بکات و ئیدارەی بایدن پێویستی بە هاوپەیمانە ئەوروپیەکان دەبێت بۆ ئەوەی بەشداریەکانیان زیاتر بکەن. ئەوان بەلای کەمەوە پایبەند بوون بۆ خەرجکردن و دەبێت ئەو لایانی کەمە نابێت بگاتە ڕادەی بەرزی لە 2% بەرهەمی ناوخۆی بودجەی بەرگری. زۆرینەی ڕەهای ئەو هاوپەیمانانەی ناتۆ ئەوە ناکەن. لەسەر ئاسی دیبلۆماسیش ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا ڕایگەیان کە لە مانگی چواردا سەردانی چین دەکات بۆ تاوتۆکردنی هەوڵەکانی نێوەندگیری گفتوگۆی ئاشتی بەیژینگ. جێک سۆلیڤان ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی لە کەناڵی NBC ڕایگەیان هاوکات ئەمریکا دەیەوێت هێڵەکانی پەیوەندیەکان بەکراوی بهێڵێتەوە، بەڵام هیچ دانوستانێکی ئاسبەرز لە نێوان جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا و شی جینپینگی هاوتاکەیدا پلانی بۆ دانەنراوە. هیچ شتێک لە ئێستادا بەرنامەی بۆ دانەڕژراوە. هەرچەندە پێشبینی دەکەم دوو سەرکردەکە لە داهاتوویەکی نزیکدا پێکەوە گفتوگۆ بکەن. هاوکات جەختیشی لەوە کردەوە کە کەناڵەکانی پەیوەندیکردنی سەربازی لەگەڵ چیندا پێویستن بۆ دوورکەوتنەوە لە تاوسەندن و کردەی کتوپڕ و هەڵا. ئاستۆ جەبار بۆ راپۆرتی ڤێرۆنیکا بالدێراس ئێگلیسیاس دەنگی ئەمریکا واشنگتن.